لەژێر چڕی دارەکانی دارگوێزەکانی سیاگوێزدا گفتوگۆ لەگەڵم کاکەیەدا دەکەم. سڵاو لێ بێ مامەم کات و باش. سڵاو لە جەنابتان یاخوا بەخێربێن سەر چاو. بەخێربێن سەر چاوم. خۆ سەلامەت بی. ئەمە یەک سەر پرسیار لەوە بکەم، ئەڵێن بۆچی ئەڵێن جارگوێز لە ژێریا دانیشیت ئەخنکی ناتوانانی لە ژێریا دانیشی بۆ حکومەی کە ئەڵێن دوانە ئۆکسید ئەاتەوە ئۆکسسیجین ئەڵەمژێ وەکو مرۆڤ. بەڵێ ڕێک وایە گوێز ئۆکسسیژین هەڵەمژێ و دوان ئۆکسسیدین ئەاتەوە لە بەرەوەی هەوایەکی پیس ئایا بەڵام ئێرا بە حکمیەوە هەواکەی پاکە ئەو شتان تاسیید ناکە ئەمە فەرقمان پێ نەکردەوە بەس وەکو شێوەیەکی علمی باسی ئەوواکرێ بەڵێەوە هەیە لە ژێر درەختی دارگوێزان ناڕێ ئەگەر سێبەرەکەی زۆر پڕ پێ نەکرد یاوشتی لێ سەوز نابێت زۆر بە ناڕەحەت چڕی سێبەرەکەیەتی وە لە لای خۆشمان شتێک باواڵێن سێبەری گوێز قورسە لەبەرەوەی گەڵاکەیەوەنە پڕا خۆر لی نایە سێبەرەکەی ئەو عەرزەی کە سێبەری بۆکە تاقیم نابێ هۆکارەکە لەواچی ئەوە بێت سێبەری قورسە. ئێمە هەر هەورامان بەناوبانگ بۆ بە گوێز و زیاتر وا ڕۆشتۆتە ناو خەڵکەوە باسێکی گوێزەکانی سیاگوێزمان بۆ بکەیت. گوێزی سیاگوێزیش هەر لە باوباپیرانی ئەمە سیاگوێز گوێزی لێ بۆ گوێزی زۆر بە تەمەنی لێیە 300 ساڵ 400 ساڵ تەمەنی لێ گوێزی لێیە ینی لەوانەیە بڵم 2 مەتر و 3 مەتر ئەستورایی گوێزەکەیە باوکی من کاگەڕێتەوەڵە هەر بەو شێوێ ئەو گوێزە بینەوە کە منیش مناڵ بمەڵێ هەرەوەنە ئەستور بە گوێزەکە کەواتە 200 بۆ 300 ساڵی سە گوێزی لێرە لە ناو مزگەوتەکە کە دێ گوێزرایەوە لە هەفتاوەشتوانە نەبوو ئێستا ینی تقریبا 9 مەتر ئەستورایی هەیە بە 50 ساڵ جا ئەوەنە ئەستور بووە ئەبێ بە چەند ساڵ ئەوەنە ئەستور بوو بێت کە گوێزێک 3 مەتر 4 مەتر ئەستورایی هەبێ معناە تەمەنیان زۆر زۆرە ئەو گوێزە قەدیمانە هەر هەبووە لێرە و باو باپیری ئەمە هەر بینیوان وەرتەکانیان شوتر گفتوگۆمان کرد ناوی عەجیب و غەریبی گوێزەکان چەوت و کاری ئەو ناوانە چین و ئەکرێ لە کۆباسەوە هەنێک لەو ناوانەی گوێزەکان بڵیت کارانێش هەر زیاتر ئەوە بۆ مەسەلەن گوێزێک بۆ نمونێمە لە باخەمانە گوێزی لە تیا بۆ پێمانەوە گوێزە نەنێ کەواتە لەوانێن نەنکم ناشت بێتی مەسەلەن گوێزە باپیرە هەیە گوێزە حەما هەیە گوێزە قاقول هەیە گوێزە کوێر هەیە گوێزە کاکڵ خۆش هەیە گوێزە باڵابەرز هەیە گوێزە لووس هەیە مەسەلەن ناوی زۆر زۆری گوێزەکانەیە بۆی هەم بناسرێتەوە کە بە یەکی تیانوت خەڵکی ئێرە بوو فلان شت ڕوویا لە بن فلان بن گوێزە یەکسەر تێبگا ئەوانە هەیە بڵێ ئەمەم گوێزانە لەوە ناوتانناوە بۆ نە کەسێ چاندوێت یا کەسێشی تیا کردووە بەڵێ ئێمە باخێکمانە بوو خۆمان گوێزێک لە ناو باخەمان نبوو ئیپیاویتر بوو خەڵک ئەو کاتەوە نەپاک بوو مەسەرەن توهاتی میوانی من بووی شڵە گوێزیتان پێبەخشیوی تا گوێزەکەش و شک تا ئەماخیرش هەر ئەو ماڵە هاتن لە باخێمە گوێزەکانە تەکان و هەری ئەوان بوو ئەمە بۆشمان خزمەتەکردن و گوێزی ئەوانیش بوو ئەو شتانە هەر لە بەهۆی پاکی خەڵکەکەەوە بوو ئەوەنە تێکەڵ و ئەوەنە هەماهەنگی وشەدەوە لە بینی خەڵکەیە مەسەرەن توی شتێک بۆ یەکردووە شڵە گوێزێکی کردووە بە دیاری بۆت ئیترەوە هەر تا بڕاوەتوار ئەو گوێزەی ئەو پیاوە بوو لە باخی تۆشا بۆ مەسەر ئەوە هەبوو زۆر هیچ بەسەراتێکی خۆش لای لە کاتی گوێستەکاندنا بەعیلی هاتوونە تێرە هیچ بیرە ئێستا شتێکمان و باسکەی شتێکی ئەوە دیارم لەبیر نییە بەڵامی تر ئێستا گوێزی ئێرە بە حکمیەوەی خەڵکەکە بە زۆری لە شاراژین لە سلێمانیە ژین ئیتر لە ئیسا بە دواوە لە 15 گوێز دەزەکرێت بە تەکاندن دێنەوە هەیە 2 ڕۆژەیە 3 ڕۆژەیە 4 ڕۆژ مەسەر خێمە هەڵایە لە بن گوێزەکەی تەکێن ئەڕاتەوە دوای ئەوە کە گوێزیان تەکان ئیتر ئەوانە جێیەڵنویتر وەکو زایعی لێ وەکو ئەمڵێن ئەبەخشرێ بۆ خەڵکەی تی ئازابێ و گوێز کۆکاتەوە دوای خەڵک دێ پاشەرۆکێکا پێڵێن پاشەرۆک شەوێک لە شەوەکانی بڵێن کۆتایی پاییزە ئێمە خەڵکی دەکەن ناوێت ناوە شەوە گەورە ئەم شەوە گەورە لەوە هاتووە کاگەرە شەوە باران و باەکی زۆر هەبێت تەرزە و بارانێکی زۆر بێت ئیتر کوڕی ئازا هەبێ لایت و ڕووناکی پێبێ 1000 گوێز 2000 تا 3000 گوێز کۆکاتەوە پێوترێش شەوە گەورە هەیە لە سلێمانیەوە دێبەوە ئەوەش هەیە خزمەت تاهای برا بچووکتان لەش ساق بێ بینەرانی کۆباس دیارەوەی کاکتا باسی کرد باسی جۆرەکانی گوێز بوو لە سیا گوێز و هەروە ئەو بابەتشکە لە ناو هاوڵاتیاندا باوە یاخود بڵاوە کە دەڵێن لە ژێر دارگوێزا دەخنکی لەبەرەوەی کە وەکو مرۆڤ ئۆکسسیجین هەڵەمژێ و دوانە ئۆکسیدی کاربۆنایەتەوە بەڵام وەکو کاکتاش باسی لەوە کرد کە لەبەرەوە هەوایەکی یەکجار زۆری هەیە و دار و درەختێکی دیکی زۆر لێرە هەیە هەست بە و
ئاڵ و گۆڕی هەوایان ناکەی لە ژێردار گوێزەکانی سیا گوێزدا و وەکو کاکتاش باسی لێوە کرد شەوە گوێز شەوە گەورە کوڕمە و کوڕێ لە شەوە گەورە بێت و گوێز کۆکاتەوە ئەوە تقریبان مانگی چەند با بڵێن لە چەندی کۆتای باران وەرزەزانێ ساڵی وایە زوو باران دەست پێەکە ئێستا بۆ نمونە ئێستا جەنابتان لێرن باکی خایم هەڵکرد بینیتان چی گوێزوەریوە ئەو گوێزەیش کە ئەوەرێت بە سەرچلی گوێزەکانەوە لە بەرزی گوێزەکانەوە لەبەرێ ئەوی زۆر بەرزن هیچ ڕەوانێک ناتوانێت هەمووی بتەکێنێ گوێزێکی زۆر جێمێنێ و خاون گوێزەکانیش هەمووی لە دڵفراوانی و لە هینی خۆیان ئەی بەخشنی ترەوەی کاڕاتەوە ئەڵێ چێ کۆیەکاتەوە ئازادە ئیتر لەبەرەوە ئەگەر کەسێکی ئازا هەبێ شەو چەتری پێبێ وەسایلی گەرمکەرەوەی پێبێ یان دێن لە چەمەکە ئاگرەکەنەوە شوێنی لێ ئەمێنۆتیای کە شەوێکی ئاو باوەران و هینە بێ بەڵێ لە دە تقریبان لە 11 ئەوەی کە من باسیەکەم شەوە گەورە لە 10 بۆ 11 زۆر ساڵ کوڕە و کوڕێ لە 10 و 11 بێت بۆ سیاگوێز و لە شەوە گەورە بێت گوێز کۆکاتەوە